کۆرۆنا لە نێوان ململانەی سیاسیەکان و بێمتمانەیی خەڵکدا. دوای گەیشتنی کۆرۆنا و زیاتر لە مانگێک قەدەغەی هاتوچۆ، ڤایرۆسەکە تەرازووی ململانەی نێوان حیزبە سیاسیەکانی هەرێمی کوردستان و بێمتمانەیی خەڵکی زیاتر قۆڵ کردەوە. بەهۆی ئەوەشی هەنگاو بە هەنگاو ژیانی خەڵک ئاسایی نەکرایەوە. کۆرۆنا دەستی خۆی زیاتر وەشاند و بەرپرسانی تەندروستیش دەڵێن نەیان وتووە ڤایرۆسەکە نەماوە، بەڵکو وتویانە مەترسێکەی لەو کاتەدا کەمتر بووە، بۆیە پاش تەواوبوونی یەکەمین کەرەنتینە و ماوەیەک بێدەنگبوونی کۆرۆنا حاڵەتێکی نوێ تۆمار کراو. ئێستا بەپێی داتاکانی حکوومەتی هەرێم گەیشتۆتە نزیکەی 3000 و ڕێژەی مردنیش لە چاو شەپۆلی یەکەم دەهێندە و زیاتریشە. ئەوەی گومانی لای خەڵک زیاتر کردووە جیاوازی ڕێژەی توشبوون و چاکبوونەوە و مردنە با کۆرۆنا لە نێوان شەپۆلی یەکەم و دووەمدا. لە کاتێکدا لە سەرەتای بڵاوبوونەوەی کۆرۆنا وەزارەتی تەندروستی هەرێم وەک ئێستا زانیاری نەبوو لە سەری. بەڕای چاودێرانی سیاسیش کۆرۆنا لە هەرێمی کوردستان ئەوەندە کەوتۆتە نێوان ململانەی سیاسی و حیزبەکان و بێمتمانەی خەڵک بەدەسەڵات هێندە وەک ڤایرۆسێک مامەڵەی پێوە نەکراوە. بۆ نمونە ڕۆژێک پارتی یەکێتی تۆمەتبار دەکات بە هێنانی شەپۆلی دووەمی کۆرۆنا و حساب بۆ نەکردنی یەکێتی بۆ بڕیارەکانی وەزیری ناوخۆ کە قەدەغەی هاتوچۆ لە سلێمانی جێبەجێ ناکات. ڕۆژێکیش یەکێتی پارتی تۆمەتبار دەکات بە شاردنەوەی داتا ڕاستەقینەکانی کۆرۆنا و شکستهێنانی ئەو حیزبە لە پاراستنی تەندروستی و دارایی خەڵک. هەندێک حیزبی ئۆپۆسیۆنیش بۆ بەرژەوەندی خۆی ململانەکان قوڵتر دەکاتەوە بێ گوێدانە بەرژەوەندی خەڵک. بەوەی ڕۆژێک سەرۆکی حیزبێکی ئۆپۆسیۆن بێ جێبەجێکردنی هیچ ڕێنماییەکی تەندروستی دەچێتە بازاڕ و کەسیش پێی ناڵێە بەری چاوت کلی پێوەیە. جگە لە ململانەی حیزبەکان میدیاکانیش دۆخەکەیان ئاڵۆستر کردووە. بۆ نمونە کاتێک میدیاکانی نزیک دەسەڵات داتاکانی کۆرۆنا بڵاو دەکاتەوە ئەڵەی مەتەڵە و کەس تێی ناگات. 13 کەس لە کوردستان تووشی کۆرۆنا بوون، 7 وەزعیان خراپە لە ژێر ئۆکسجیندا، 11 نەخۆشیان لە سلێمانی، 4 هەولێر و دوانیشان لە دهۆکن. میدیاکانی ئۆپۆسیۆنیش بە گومانەوە مامەڵە لەگەڵ دۆخەکە دەکەن و تای دوودڵی خەڵک زیاتر بەرز دەکەنەوە. لە وڵاتانی دیکە کاتێک کەسێک بە کۆرۆنا گیان لە دەست دەدات نەخۆشی دیکەیان هەیە، بەڵام لە سلێمانی دوای گیان لە دەستدان پشکنینی ئەو کەسانە دەرچووە و کێشەی سی و ئیلتیهاباتی سییان نەبووە و نیشانە قورسەکانی کۆرۆنایان نەبووە. ئەو دۆخەی لە هەرێمی کوردستان هەیە لە هیچ وڵاتێکی دیکە بوونی نییە. نەیان هێشت ڕوبەڕوو یەکێک لە نەخۆشەکان ببینم، بەو بیانوەی بەشێک لە نەخۆشەکان خۆیان بە نەخۆش نازانن و پێیان وایە لێرە بەند کراون. دوجار لە شاشەیەکەوە قاوشی نەخۆشەکانیان پیشاندام. ئەوەی بینیم لە بری ڕاکشان لەسەر قەرەوێڵە نەخۆشەکان سەرقاڵی هەڵپەرچێ و کەیف بوون. ڕۆژنامەنووسێک گومانی هەیە لە داتاکانی 16 حوزەیرانی 2020 وەزارەتی تەندروستی و دەڵێت ئەمە هەڵەی چاپە یان مەبەستدار. لە کاتێکدا بۆ ڕێژەی چاکبوونەوە ناوی سلێمانی جیا دەکرێتەوە لە ئیدارەکانی تر، بەڵام بۆ ڕێژەی مردن بە کۆرۆنا سلێمانی بە تەنها ناوی دەبرێت. بە مەرجێ ئەو کەسانەی بە کۆرۆنا لەو ڕۆژەدا مردوون لە ناو سلێمانیدا نەبووە. لەلایەکی تریشەوە شنیار ئەنوەر نووسەر و چالاکوان کە ئێستا خوێندکاری دکتۆرایە لە ئەمریکا لەبارەی کۆرۆنا و فشارەکان بۆ سەر دەسەڵات دەڵێت خۆتان بپارێزن و لە فشارەکانیشتان بەردەوام بن. کۆرۆنا ڕاستیە و فەشەلی حکوومەتەکەی بارزانیش هەر ڕاستیە. ململانەکان ئاڵۆزن وای لێ هاتووە خەڵک لە برسێتی و بێمتمانەی و بێپارەییدا دەڵێ مردن هەر مردنە، جا بە برسێتی بێت یان بە کۆرۆنا. پزیشکانیش کە لەم جەنگەدا لە ڕیزی پێشەوەن لە بێپارەی نەخۆشخانەکان چۆڵ دەکەن و بەهۆیەوە خەڵک دەمرێت. پێشمەرگەش خۆپشاندان دەکات و ڕێگەدا دەخات. لەولاشەوە کارمەندانی هاتوچۆ بایکۆتی دەوام دەکەن، پاشان بە بیانووی بوونی حاڵەتی کۆرۆنا دەوامیان دەکرێتە پشوو. پرسیارە سەرەکیەکە ئەوەیە کێ بەرپرسە لەم دۆخە؟ حکومەت خەڵکی ئازاد کردووە و هیچ ڕێکارێکیش دیار نییە بۆ ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنا. بەکەمیش خەڵک دەبینیت خۆپارێزی بکات. ئەمەش لە کاتێکدایە جگە لە بێپارەیی و مەترسی کۆرۆنا و ململانەی حیزبەکان خەڵک بێمتمانە کراوە و حکومەتیش بێبار. کۆرۆناش ورد کاری خۆی دەکات.